لێرە دا من وەکو کچێک باس لە توندوتیژی دژی ئافرەتان دەکەم. ساڵانە چەند هەڵمەتێک دێتە کایەوە بەڵام لە دژی توندوتیژی دژی ئافرەتان، بەڵام تا ئێستا هیچ لە هەڵمەتێک چی هیچ لە هۆکارێک هیچ لە چالێکێک نەبووتە هۆی ئەوەی کەوە توندوتیژی دژی ئافرەتان نەمێنێت. توندوتیژی دژی ئافرەتان هەر زیاد دەکات. ئێمەش پێمان خۆشەکەوە کچ و ژن هەر وەکو پیامافی خۆی هەبێت. لەوەتەی سووران بووتە ئیدارەیەکی سەربەخۆ، هەتا ئێستا هیچ پۆستێک نەدراوە بە ئافرەت کە ببێتە هۆی پیشەکەوەتە ببێتە هۆی خەوان پیشەی خۆی. هەر لە کەمبوونەوەدایە تا توندوتیژی دژی ئافرەت هەر زیاد دەکات. هیچ بەرەو پێشچوونێک پێوە دیار نییە. یعنی لە هەندێک شوێن بەڵێ باشە ئەنجامدانیان هەر باشترە لە ئەنجام نەدانیان، ئەگەر بە تەواویش بنبڕی نەکەن هەر ناکەمی ئەکەنەوە ئەو شتانەی مەسەلەن کە پێویستە ئەنجام بدرێن و نەکرێن بۆ ئافرەت. بێگومان زۆر پێویستن، ئەگەر بە شێوەیەکی گرنگیان پێ بدرێت ئەتوانن زۆر شت بگۆڕن لە هەموو بارودۆخێک و لە هەموو شتێک، بەڵام مهم ئەوەیە کە یعنی ئەو شتێککە ئەنجام دەدرێت بە قەناعەتەوە ئەنجام بدرێت، بە گرنگی پێدانەوە ئەنجام بدرێت، نەک هەر ناوەکە بێت و بۆ شتێکی سۆشیاڵی بێتن. باردۆخی ئافرەتان لە ئیدارە سەربەخۆی سۆران تا ڕادەیەک باشە، هەروەک ئاماژەش پێکراوە کە ئەم ساڵ کەمترین توندوتیژی کە لە قەزای چۆمان تۆمار کراوە دژ بە ئافرەتان، ئەمە تا ڕادەیەک جێگای خۆشحاڵیە کە توندوتیژی کەمیان بەرامبەر کراوە. بێگومان ئەو چاڵاکیانە کە ئەنجام ئەدرێتن تا ڕادەیەک باشە کە ئەبێتە هۆی تێگەیشتن لە پیرۆزی ئافرەت و هەروەها کەمکردنەوەی توندوتیژی دژی ئافرەتان. هیوادارم ئەوەش ببێتە هۆی کەمبوونەوە، ئەگەر بە تەواوی بنبڕ نەکرێتن بەڵام ببێتە هۆی کەمبوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان، نەک تەنها واتە سۆشیاڵی بیتن و تەنها بۆ ئەنجامدانی چاڵاکی بیتن. هیوادارم ببێتە هۆی کەمبوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان.